دم باش گلی کرد از برای و هنرمند زبیر صالح آلمانیا جواجاری بخوام اتخاذ مساجد بشو بدم در دربار ویروسا که آنها لجهان بلا بویی و دنیا گیش کتی خلقیده تشتی هری باش گو ام لمال خارونین و امری لبروی ویروسی بگرن جبرگو هنا حتی آنا تی درمان و لقاح جیر ندیتنه جبروی که گرک ام لهبدو گهداری بکن ام نزیکی جبات آنا بن ام عائله هنکی زیارات خوکن بکن جباتا ام کن بکن حتی گو درمانک جوی نخوشی جوی ویروسی رو بیدیتن جبر هر یک جمعه کار 100 کسی دنیا پی بخینه جبروی که ام ریخستنی خو دزگه خو گداری بکن دزگه راگهاندنی گو هارود بیجن لماری خوابن در نکبن او بیگمان جبو تندرستی آود بیجن جبو مد بیجن جبو ام کاربن جیان بکن حتی گو ری لبروی ویروسی بیدیتن ئێمە ئەگەر ئەمڕۆ لە ماڵەوەین کە لە دەرەوەی ویستی خۆمانە بەڵام ئەمە ویستی زانست و پێشنیاری ڕێکخراوی تەندروستی جیهانیە مانۆمان لە ماڵەوە سبەینێمان سۆگەر و تەندروست و ئارام ئەبێت تکایە با لە پێناو خۆشەویستی ئازیزانمان با لە پێناو ڕێنمایە تەندروستیەکان با پشو درێژ بین و ئێمە لە ماڵەوە بمێنینەوە نەگەسڕەشی چالاکمانی لەدەن تکایە پابەندبوون بە ڕێنمایەکانی هێرمی کوردستان کارێکی زۆر چاکە ئەگەر پابەند نەبن بەو ڕێنمایانەوە تووشی نەخۆشی بن تووشی کارەساتێ بن یەنە ماڵەوە هەر خۆردی دایکتە باوکتە خوشتە لە دەستانی ئازیزێک بەڕاستی هەرگیز دەبی ناکرێت خۆشە بە تاوانبارەزانی ئەتا دنیای مەعەزە ببی تکایە هیچی تێناچێت لە ماڵەوە خۆ خەریکە بە خوێندنەوە بە مۆسیقاوە بە گوێگرتن لە ئەخبارەوە بە خەریکبوون بە حەدیقەوە بە گوڕوانەوە هەر کارێکە خۆ پێخۆشە ئەتوانیت ئەنجامی بێت تکایە داواتان لێکەین وەکو کوردێکی هاندەران ئاگاداری خۆتان بن ئاگاتان لە ئازیزانتان بێ لە خۆشەویستانتان بێ تکایە لە هەموو دنیا خێڵی فرین وەستاوە هێڵی هاتوچۆ وەستاوە هیچ شتێک نەماوە تەنها لەبەر بەشەوەندی مرۆڤی زۆر گەورەیە داواتان لێکەین ئاگاتان لە خۆتان بێ